سندیکای هونەرمەندانی کوردستان لە قەی سلێمانی ناوەندێکی هونەری و ڕۆشنبیریە کار بۆ خزمەتکردن و پاڵپشتیکردنی هونەرمەندان دەکات. لە ئێستادا کاریان بۆ کۆمەڵێک پرۆژەی هونەری کردووە. لە پرسرایی بەشی شێوەکاری دەست بەکارم لەم شوێنە لە ماوەیەکی کەمایە توانین بڵێن ئەم ستافە تازە کاتێکی زۆر نابێت دەستمان پێ کردووە. بە خۆشحاڵیەوە ینی ڕاستە ئەرکێکی تۆزێ قورسە چکە تۆ کە لە شوێنێکە بەڕاستی دەست پێەکەیت کۆمەڵێک با بڵێن خەڵکانێکی کە لە پێشتۆ کاریان کرد و ئەزممویان هەبووە ئەکرێت تۆش بتوانێت بە بەڕاستی ئەرکەکە قورستر لوی کە تۆ ئیزافەیەکی باشترت هەبێت لەم شوێنە بتانی خزمەت بەڕاستی بە سندیکا بکەی و بە هونەرمەندان بە تایبەتی. ڕاستەکەی وکو ناوەندی شێوەکاری ڕاستە ڕەنگە لە ڕووی ئەوەی کە تۆ بەڕێوەبردننی بەشی ناوەندەکەی خۆت چۆن بتانی لە ئەندامان لەو هونەرمەندانی کێنە ناو سندیکاوە لە ڕووی ئەوەی کە بتوانین ئایا بە پێویست هاوکاریەکیان بکرێت لە مەسلەی پێشانگایە لە هەر شتێکی کە بتوانین خزمەتی شێوەکاری بکەین مەرج نییە تۆ بەس تەنها ئەوە دامێکی مادی بێ زۆرجار لە ڕووی لایەنە هونەریەکەشەوە زۆرجار لە ڕووی ئەوەی کە پێویستە بەڕاستی ئێمە لە ڕووی پەیوەندیەکانەوە لەگەڵ هونەرمەندانە جارێک کە بتوانین پەیوەندیەکانمان توم بکەینەوە. هەڵگو ساراح بەرپرسی بەشی فیلمسازی لە سندیکای هونەرمەندانی کوردستان میوانە لەگەڵمان و گفتوگۆی زیاترەکەین. کاک هەڵگور سڵاو لێبێ. زۆر سپاس. لە ئێستادا سندیکای هونەرمەندانی کوردستان کار بۆ چی ئەکات؟ زۆر سپاس. سندیکای هونەرمەندانی کوردستان ئەگەر پێناسێکی کورت و پوختی بۆ بکەین کە ڕەهەندێکی دوور و درێژی هەبێت سندیکای هونەرمەندانی کوردستان کەسایەتێکی معنەویە بۆ داکۆکیکردن لە پێناو بەرژەوەندیەکان و مافەکانی هونەرمەندانی کوردستان لە هەموو کایە هونەریەکاندا. یەکێتی کی ئەتوانێت ببێت بە ئەندامی سندیکای هونەرمەندانی کوردستان؟ ئەوانی کە ئەبنە ئەندام لە سندیکای هونەرمەندانی کوردستان بەپێی پێڕەوی ناوخۆی سندیکا زۆرینەی ئەوانەی کە بەبێ هیچ مەرجێک کە دەرچووی پەیمانگا و زانکۆکان بن خاوەنی هەڵگری بڵین بڕوانامەی دبلۆم و بەکارێریۆز بێ بەبێ هیچ ئەملاولایەک و بەبێ هیچ بڵین باگراوندێکی هونەری ئەمانە خۆیان یەکسەر دەبنە ئەندامی سندیکای هونەرمەندانی کوردستان. جگە لەوەش ئەوانەی کە بڕوانامەی دبلۆم و بەکارێریۆسیان نییە دەبێت خاوەنی 10 ساڵ کارکردن بن لە بوارەکەی خۆیان ئەی شێوەکاریە ئەی شانۆیە ئەی موزیکە ئەی سینەمایە دابڕانێکی زۆریشی نەبێت لەگەڵ لە کارەکانیە لە ساڵەکانی کارکردنیە. چۆن ئەتوانن سوودبن بن لەم ناوەندە لە ناوەندی مەبەست ناوەندی فیلمسازیە سوودمەندبوونی هونەرمەندان ئەبێ بە ماڵی خۆیانی بزانن بەر لە هەر شتێک سوودمەندبوونەکە لەوەیە کە تۆ کاتێک کێشێکت دەبێت کێشێکت بەردەمت لە پرۆژەیەکی هونەریایە خۆت کێشێکت دەبێت لەگەڵ هاوڕێیەکی هونەری خۆتا لە مەجال هونەریەکەیە ئەم گیر و گرفتانە سندیکای هونەرمەندان ئەبێتە ئەو حەلەقەی وەسڵ و پردی پەیوەندیە بۆ چارەسەرکردنی بۆ هەموو ئەو ئیشکالەتانی دێتە بەردەمی هونەرمەندان. ئەم ناوەندە زیاتر ئیشی ئەمانەیە بەڕاستی. کاک هەڵگور چەند بەش لە خۆ دەگرێت؟ سندیکای هونەرمەندانی کوردستان جگە لە بەشی کارژێڕی و دارایی 4 بەشی سەرەکیمان هەیە، بەشی شانۆمان هەیە، بەشی شێوەکاریمان هەیە، بەشی میوزیکمان هەیە و بەشی فیلمسازیشمان هەیە. کار و چالاکیەکانی وەرزی نوێ چی؟ دوا بە دوایەوەی کە گۆڕانکارینە ناو ستافی سندیکای هونەرمەندانی کوردستان لە قەی سلێمانی کرا بەڕاستی من بە سوپاسەوە هەردەم چاوم لە کار و چالاکیەکانی ڕابردوو بۆ کە هاوڕێیانم لە سندیکا کاریان کردووە هەڵبەت جێدەستیان دیارە ناکرێت باسی ئەوان نەکرێت و پراوێز بخرێن بەڵام لە هەمان کاتیشدا کە ئەم تیمە تازەیە هاتوۆتە ناو سندیکاوە بەڕاستی هەممی ئەوەمانە خەمی ئەوەمانە کە زۆر بەدڵسۆزانەتر پردێکی پەیوەندی زۆر تۆکمە دروستکەینەوە لە نێوان هەموو هونەرمەندانە ناڕازیانی کە پێشتر لە سندیکای هونەرمەندان ناڕازی بوون و یاخود گلەی و گازندیان بە جۆرێک هەبووە ئێمە هەموو ئەو گلەی و گازندانە ڕەوێنینەوە ئەمانەیە زیاتر ببینە مینبەرێک بۆ بڵندگویەک بین بۆ هەموو هونەرمەندانی کوردستان. واتە ئەکرێ بڵێم جیاوازی کارکردنتان چۆنە بێت لە ئێستا و لە پێشووترا؟
جیاوازی کارکردنەکان هەر وەک باسم کرد ئەوانی کە پێش ئێمەش کاریان کردو ئیشی باشیان کردو بەڵام ئەم خوێنە تازایی کە هاتۆتە ناو سندیکاوە بەڕاستی ئەمانەیە هەریەکە و لای خۆیەوە بە تیمێک بڵێن بۆ نمونە بەیانی ئێمە سبەینێ پێشانگایەکی شێوەکاریمانەیە هەموو تیمەکان ئەچینە خزمەتی ئەم پێشانگایەوە ئەوە نییە بڵێن وڵا بەس تیمی بەشی شێوەکاری ئەم پرۆژەیە بە ئەنجامەگەینە لە سندیکا نەخێر هەر بەشێکمان بۆ نمونە میوزیک بەشی میوزیک کۆنسرتێکی بێ هەموو بەشەکانی تر ئەچینە پاڵپشتی و پرۆژەشمان هەیە بەڕاستی پرۆژەمان هەیە بۆ ئایندە بە تایبەتی ناوەندی فیلمسازی کە ویستم پرسیاری ئەو لێ بکەم بڵێم وەک سەرۆکی بەشی ناوەندی فیلمسازی لە سندیکای هونەرمەندانی کوردستان چ پرۆژێکی نوێتان هەیە و بەنیازن چی بکەن لا داهاتوە؟ حتمما هەندێک پرۆژە هەیە ئێمە زیاتر ئەبێ قسە بکەین بۆ هەموو ئەو شکالاتانی کە و بابەتانی کردنا و ناوەندە هونەرێکەیە هەیە و جگە لە قسەکردن ئەبێ بەشێکیش بین لە چارەسەر بەشێک بین بۆی کە هەموو شکالەتانە کۆکەینەوە و لایەن بین و نیان هێڵین لە ناوەندە هونەرێکە بمێنێت ناوەندی فیلمسازی بەڕاستی من پرۆژەم ئەوەیە کە لە پرۆژەی من نییە بەڕاستی بە پرۆژێک ڕاستە هی منە بەڵامی هەموو سندیکایە من کەواڵم لە مانگی 12 نیازمان هەیە چەند جۆرێک لە کۆنفرانسێک دروستکەین بۆ هەموو هونەرمەندانی فیلمسازی کوردستان و بە تایبەتی سلێمانی هەندێک گشکالیت هەیە لە ناو ئەم ناوەندە هونەری سینەماییەیە دەست بخەینە سەر خاڵەکان هەموو کێشانی کە هەمانە چارەسەریان بکەین و پاشان ئەتوانێت بێت بۆ کۆنفرانسەکە خۆتان دیاری ئەەکەن یاخود ئەگەر هەر ناوەندێکی تری سینەمای هەبێ ئەوانیش بۆیان هەیە هەر کەسێک پێویست بێ بەکاری فیلمسازیەوە دەتوانێت بێت هەست کەسێک کە پێیوەست بێت تایبەت بێ بە دروستکەری فستیڤاڵەکان لە کوردستانە ئەتوانێت بێتن چکە بەڕاستی ئەوانیش دامی پرۆژەکەی ئێمەکەن ئەوانیش خۆی ئێمە تەرکیزەکەین ناوەندە حکومیەکانی ژەگرێتەوە تەرکیز دەکەینە سەر ئەو پرۆژەیە کە کاتی خۆی چەند هاوڕێکمان نووسیویانە و پێشکەشی پەرلەمانیان کردووە بەڕاستی ئەمانەیەم پرۆژەیە لە ناو پەرلەمانە بجوڵێنین بۆی تەصدیق بکرێ و ئیتر فیلمساز و سینەماکاری کوردیش بە کوێرەوەری و بە دەردەسەری نەگاتەوەی کە تا فیلمێک دروست دەکات خوێنی بێ بە ئاو هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سوپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش.